لە یاریەکانی گەڕی سێزدەمی خولی نایابی کوردستان یانەی هەولێر لە یاریگای یەکەمی فەڕەنسا و هەیری میوانداری یانەی هەندرێنی پێشەنجی کرد لەگەڵ فیکەی ناوبژوانزانە عەبدوڵڵا باران دەستی پێکرد بەڵام ئەمە کاریگەری نەکردە سەر ئاستی یارزانانی هەردوولا تا خولەکی 27 هەوڵەکانی هەردوویانە هیچ گۆلێکی لێ بەرهەم نەهات زیاتر لە دەرەوەی ناوچەی سزا خۆیان تاقی دەکردەوە لە خولەکی 28 دانا عوسمان گۆڵکاری یانەی هەولێر توانی لە پاسێکی جوانی کۆسرت باییز گۆڵی پێشکەوتن بۆ هەولێر تۆمار بکات لە نیوەی یەکەمدا هەندرێنی میوان زیاتر بە تۆپی درێژ یاری دەکرد هەولێریش هەوڵی دەدا زیاتر کۆنتڕۆلی تۆپ بکات لە خولەکی 39 محەممەد سامی تۆپێکی ئاراستەی گۆلی هەولێر کرد بەڵام دیدار حامد بەرپەچی دایەوە لە نیوەی دووەمدا بارزان یوسف گۆڵپارێز یانەی هەندرێن تۆڕی گۆڵەکەی پاراست کاتێک لە خولەکی 57 بە پەنجەکانی تۆپێکی مەترسیدار یونس شەکووری هێرشبەری هەولێری فڕێدایە دەرەوە لە خولەکی 72 دیدار حامد گۆڵپارێزی هەولێر ڕۆلی یاریسازی بینی و تۆپێکی درێژی بۆ یونس شەکوور ڕەوانە کردو ئەویش بە ئاسانی گۆلی دووەمی هەولێری تۆمار کرد کامە یەکەم گۆڵی ئەو یاریزانە بوو لەم وەرزەدا لە خولەکی 82 کارزان مستەفا یاریزانی یەدەجیانی هەندرێن گۆلی بەرامبەربوونەوەی بۆ یانەکەی تۆمار کرد کاتێک تۆپێکی بۆ گۆلی هەولێر ڕەوانە کرد دیدار حامد لەسەر هێڵی گۆڵ تۆپەکەی کۆنتڕۆل کرد بەڵام یاریدەدەری یەکەمی ناوبژوان ئاڵاکەی بەرز کردەوە و ئاماژەی بۆ گۆڵ کرد ناوبژوانیش فیکەی گۆڵی لێدا ئەم گۆڵە گوماناویە بۆ هۆی دروستبوونی گرژی و ئالۆزی یاریزانانی هەولێر ڕەخنەیان لە بڕیاری یاریدەدەری ناوبژوان هەبوو لە 10 خولەکی کۆتایی و 6 خولەکی کاتی زیاد کراو یارزانانی هەندرێن لە هەموو لایەکۆ فشاریان بۆ سەرگۆلی هەولێر بردوو مەترسیان خستە سەرگۆلی هەولێریەکان لە دوایین خولەکی کاتی زیاد کراودا دیدار حامد لە دووری تەنیا 2 مەتر تۆپێکی مەترسیداری عامر فازڵی هێرشبەریانی هەندرێنی دوور خستەوە و بووە فڕیادڕەسییانەکەی بەم چەشنە یاریەکە بە ئەنجامی 2 گۆڵ بەرامبەر تاکە گۆڵێک بە سوودیانی هەولێر کۆتایی هات بەمبردنەوەیە ژمارەی خاڵەکانی بوو بە 15 خاڵ هەر لە خانەی پێنجەم مایەوە یانی هەندرێنیش بەم شکستە بە 20 خاڵ هەر لە پێشەنگ مایەوە حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر